بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باس لە بابەتی دووەممانەکەین بە ناونیشانی تەنیا لەسەر شەقام بەدی دێت مافەکانمان. سەردەمی خانەنشینی و بەساڵاتچوویی لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا مەترسیدارە. یەکێک لە نیگەرانیەکانی قوڵی لاوانی لەسەرکار کە دایک و باوکی پیریان هەیە بەساڵاتچووی و خانەنشینیە، لەبەرەوەی کە دەبینین ژیانی خانەنشینکراوان چەندە سامناکە. زیاتر لە یەک لە سەرسەی خانەنشینکراوانی تەمینی اجتماعی لانی کەمی حقوق وەردەگرن. ئەم پارەیەش تەنیا بەشی 10 ڕۆژ لە ژیانیان دەکات. لە سیستان و بەلوچستان 70% بەسەڵاتچوان لەژێر هێڵی هەژاریدا دەژین و نزیکەی 88% دانیشتوانی ئاوایەکانیش لە بیمەی خانەنشینی بێبەرین. بەسەڵاتچوان 10% جەمعیەتی ئێران پێکدێن، یعنی زیاتر لە 9 ملیۆن کەسن و ڕوو لە زیادبوونیش دەکەن بەردەوام. کۆماری ئیسلامیش هیچ بەرنامەیەکی بۆ باشتربوونی ژیانی بەسەڵاتچوان و خانەنشینکراوان نییە و بەکردەوە ئاگەلێبوونی بەسەڵاتچوانی بە بنەماڵەکانیان یان بە منداڵەکان و کەسانی نزیک و خێرخوا سپاردووە. دەسەڵاتدارانی ڕیاکار و درۆزنی ڕژێم و ڕاگەیان کەرەکانی سربەوان بەڕواڵەت بەسەڵاتچوو وەک ئینسانێک کە لە ڕۆژە سەختەکانی ژیان هاتوۆتە دەرێ بۆتە ئینسانێکی بە ئەزمونتر، کارزانتر، تێگەیشتوتر، زاناتر و کامڵتر پێناسە دەکەن و بەم جۆرە پیایاندا هەڵدەڵێن، بەڵام بەکردەوەش هەژار و بێمافیان دەکەن. وەک دەزانین خانەنشینکراوانی ئێرانیش تەسلیمی چارەنووسێکی موسیبەتبار کە کۆماری ئیسلامی بۆیانی خوڵقاندووە نەبوون. ئەوان بەکارکردن و خەبات دەچنە شەڕی ئەم چارەنووسە و کۆماری ئیسلامی ڕسوا دەکەن. کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە توانای بەڕێوەبردننی کۆمەڵگایان نییە لەلایەک و بەکردەوە بارودۆخێکیان پێگەناوە تا خانەنشینکراوان بە حقوقێکی مەمرە و مەژی جەستەیان بخەنە بەر چەوسانەوەی توندی خاوەنکاران و لەلایەکی دیکەشەوە ئەم کرێکارە بەساڵەچوانە وەک یەکێک لە هۆیەکانی بێکاری لاوان بناسێنن. بەڵام لاوان بە پشتیوانی لە بەسەڵاتچوان و کرێکار و خەباتی خانەنشینکراوان هەوڵیان داوە بەر بە تەبلیغاتی بێشەرمانەی ڕژێم بگرن. دەسەڵاتدارانی گەندەڵ کە چەند ساڵە لەگەڵ خەباتی ڕێکخرا و ئامانجداری خانەنشینکراوان بەرەو ڕوون دەستیان داوەتە دووبەرێکی نانەوە لە نێوان خانەنشینکراوان. ئەوان خانەنشینکراوان بە لەشکر و کشوەری، خانەنشینکراوانی سازمانی اجتماعی، خانەنشینکراوانی کە چوونەتە شەڕ و یان نەچوونەتە شەڕ، شاغڵینی کارە سەخت و زیانبارەکان و کرێکارانی بەشەکانی دیکە دابەش کردووە. بەڵام هەڵسوڕاوانی بە ئەزمموی خانەنشینکراو بە هەڵسوڕانی تەبلیغی و چالاکی دیکە هەوڵیان داوە پشتیوانی تەواوی بەشەکانی خانەنشینکراوان بەرەو خۆیان ڕابکێشن و زۆر جاریش پێشوازیان لە بەشداریکردنیان لە گردبوونەوەکانی خۆیاندا کردووە. خانەنشینکراوانی خەباتکار کە خۆیان لە ڕێکخراوەکانی تایبەت و سەر بە خۆی خۆیان پێگەناوە زیاتر 2 ساڵە یان زیاتر لە 2 ساڵە کە هەموو هەفتەیەک لە شارەکانی جۆراوجۆر لە بەرامبەر ئیداراتی سازمانی تەمینی اجتماعی کۆ دەبنەوە و داواکاریەکانی خۆیان بەرز دەکەنەوە. خەباتی خانەنشینکراوانی تەمینی اجتماعی بەشێک لە خەباتی کرێکاران لە ئێرانە. ئەم خەباتە لە پشتیوانی هێزی کاری ئێران بەهرەمەندە. ئەم پشتیوانیە لە مەجای جۆراوجۆردا دەردەبڕن. سەرکوتگەرانی ڕژێم کە لە خەباتی بەرنامە بۆ داڕێژرا و یەکگرتووی خانەنشینکراوان ترساون یا لە شێوەی بەڵێنی و یا لە ڕێگەی هێرش بۆ سەرکۆبوونەوەکانی ناڕزایەتی ئەوان هەوڵیان داوە خانەنشینکراوانی خەباتکار بێدەنگ بکەن. بەڵام وەڵامی خانەنشینکراوانی ناڕازی بە سەرکوتگەران لە گرتبوونەوەکان و ڕوودەرڕووەکان لەگەڵ هێزەکانی چەکداری پۆلیس و سوپا ئاوا بووە کە دەڵێن هێرش و دەست بەسەرکردن و زیندان لە بەدواداچوونی داخوازیەکانمان پاشگەزمان ناکاتەوە، تەنیا لەسەر شەقام بەدەست دێت مافەکانمان.